خۆپیشاندانی دانیشتوانی مەریوانە دژ بە ئازاردانی ژنان. تەرمی شلێر ڕەسوڵی دوایین قوربانی ئازاردانی ژنانیان لەسەر شانە و بە نێوشاردا و بە خۆپیشاندان بەرەو گۆڕستانی دەبن. دەڵێن شلێر و هاوشێوەکانی دەبنە قوربانی کولتور و یاسا دواکەوتوەکان لەبارەی ژنان. بە دروشمی ئەمڕۆ ببەستین پەیمان ڕزگاری بێنین بۆ ژنان، داوا دەکەن ئەو کولتور و یاسایانە نەمێنن. بارها تکامان کردو تقاضامان کردو هر زمان ژن لە حەق خۆی دفاعکە قەیناکە وەلی ئەگەر تجاوازی پێکرێ ئیعدامە کرێ سەنسارە کرێ بۆ پیاوێت تجاوازەکە سەنسار ناکرێ بۆچی لەبەرچی ژنان چ گوناهێکیان کردووە. شلێر ڕەسوڵی شەوی شەمەی ڕابردوو لە ترسی دەستدرێژیکردنە سەری لەلایەن دراوسەیەکیانەوە لە پەنجەرەی نهۆمی سەرەوەی ماڵی دراوسێکەیانەوە خۆی فرێدایە خوارەوە و بەیانی پێنجشەممە دوای 5 ڕۆژمانەوە لە نەخۆشخانە گیانی لەدەستدا. ئەو خێزاندار و دایکی 2 منداڵ بوو. بەپێی زانیاریەکانی تۆڕی میدیای ڕوودا و هاوژینی ئەو کەسەی هەوڵیدا دەستدرێژی بکاتە سەر شلێر 2 گیانە و شلێر جاروبار بۆ هاوکاریکردنی چووەتە ماڵیان. ئەو شەوەی ڕووداوەکە ڕوویدا پیاوەکەی دراوسیان چۆە بە شوێن شلێردا و پێی گوتووە هاوژینەکەی پێویستی بە هاوکاریەتی، بەڵام دوای ئەوەی شلێر چووەتە ماڵیان پیاوەکە دەرگای لەسەر داخستووە و ویستویەتی دەستدرێژی بکاتە سەر، بەڵام شلێر خۆی بەدەستەوە نەداوە و خۆی فرەداوەتە خوارەوە. بەهۆیەوە بە سەختی بریندار بوو لەو ڕۆژەوە لا نەخۆشخانەی سنە لە کۆمادا بوو. دەستدرێژیکەر دەست بەسەر کراوە و داواکاری گشتی مەریوان ڕایگەیاندووە بە سەختی سزای دەدەن، بەڵام ژنان و پیاوانی یەکسانی خوازی مەریوان دەڵێن بەسەرهاتی شلێر مشتێکە لە خەروار و ئەو ڕووداوانە زۆر ڕوودەدەن. چالاکوانێکی مافی ژنان لە مەریوان بە تۆڕی میدیای ڕوودا و دەڵێت ماوەیەکە ئازاردانی ژنان لە شوێنە گشتیەکانی ئەو شارە زیاتر بووە. لەم خۆپێشاندانانەشدا ئەو قسەیە پشتڕاست کرایەوە. خۆپیشاندەران دروشمیاندا هێزی ئەمنی ئەو شارە پشتیوانە لەم کارە. دروشم گەلێک کە ترسی هێزە ئەمنیەکان لە پەرەسەندنی ناڕەزایەتیەکەی بەدواوە بوو. تەرمی شلێریان لە خەڵک ستاند و خۆیان بردیانە گۆڕستان بە خاکی بسپێرن.